لەم ڕۆژانەیدا هاتووە شتێک ئەو ڕژێندرێ لە ناو خەڵکیە پێوترێ مەولود نەبەوی لە هەموو ساڵێکا باسەکرێ و هەندێک خەڵک خۆیانی پێوە مەشغوڵەکەن و هەندێکی تریش بۆ مەرامی سیاسی و حیزبایەتی و کۆمەڵی خۆیان بەکاری دێنن. ئەم مەولود نەبەویە لە سەردەمی پێغەمبەران نەبووە عەلەیهی السەڵات وەسەلام. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام 23 ساڵ لەناو سەحابەیە بوو شتێک نەبوو باز بکرێ بە ناوی مەولود نەبەوی. لە دوای ئەویش زیاتر لە 30 ساڵ خلافەتی هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەری سەروی هەمیانەوە خولەفای ڕاشدین شتێک نەبوو بە ناوی مەولود نەبەویەوە. و لە دوای ئەوان لە دەوڵەتی ئەمەویەکە زیاتر لە 70 ساڵیان بەڕێ کرد ئەوانیش شتێک نەبوو بە ناوی مەولود نەبەویەوە. لە پاشان ئەوان کە دەوڵەتی عەباسیەکان هاتن زیاتر لە 150 ساڵ حکمیان کرد هەر شتێک نەبووە ناوی هەبێت بە ناوی مەولود نەبێەوە. وا زیاتر لە 300 ساڵ تێپەڕی 3 قرن ڕۆیشت شتێک نییە لە ناو موسڵمانان وجودی هەبێ بە ناوی مەولود نەبەویەوە. لە دوای 3 قرن لە ناو دەوڵەتی عەباسیە لقێک جابۆیەوە بە ناوی دەوڵەتی فاتمی. پیاوێک دروستی کرد ئەم مەزهەبە کە لە سەرەتا خۆی بەوە نیشانەدا کە کەسێکی شێت و جێرە و خەڵک خێریان پێ کرد لەسەر کوچە و کۆڵان و شەقامەکان دانیشت لە کتوپڕێکە ئیدعای ئەوەی کرد کەوا ئەو مەهدیە ئەو مەهدی کەوا لە ئاخر زەمانە دروستە بێ و دێت. ئەم پیاوە ناوی ئەبوو عوبەیدیڵڵای مەهدی بوو. ئەم ئەبوو عوبەیدیڵلایە وەکو باسم کرد لە سەرەتا حاڵی وا بوو دوایی وتی من مەهدیم. خەڵکێکی زۆری وەکو خۆی جێلی لە خۆی خڕەوە کرد. سوپایەکی پێکهێنا و دەوڵەتێکی دروست کرد. زۆری پێ نەچوو ئینجا خۆی بردە مەقامی ئولوهیەت. خەڵک و دەور و پشتەکەی ئەوەنەی کە لە دەور و پشتیا بوون وا قەناعەتی بۆ دروستکردن ئەوە مێژوو بچن بخوێنەوە کەوتی خوا لە ناو منا تواوەتەوە. خوا لە ناو منا تواوەتەوە یعنی من خوام وەرنە پێشەوە با بەهەشتی دۆزەخەکان جاکەمەوە لێتان. ئەوجا قەناعەتێکی وای بۆ خەڵکە دروست کرد کە خەڵکەکە ئەم بەیتە شعریان دەوت کاتێ پێگەیشتن دەیانوت قل ما شئت لا ما شاءت الأقدار فاحكم فأنت الواحد القهار. ئەم پیاو مەولود نەبەوی داناوە پێیان دەوت تو ئەوەی تۆ ویستە لەسەر بێ نەک ئەوەی کەوا لە قەزا و قەدەرا بڕیاری لەسەر دراوە ئەوەی تۆ ویستە لەسەر بێ ئەوەیە تەواوە. قەزا و قەدەر هەمووی هیچ نییە. حکم کە بڕیار بدە تۆ واحد القەهاری. خۆی بردبووە جێگەی پەروەردگار وای فەرز کردبوو لەسەر شوێن کەوتەکانی ئەوەی لەناو ماڵەکەی خۆشیان ناوی بێنێ دەبێ سوزدەی بۆ بڕێ. شتێک نییە لە ئەو بە ناوی نوێشکردن. ئیتر کوفر و ئیلحادێکی ڕوون و ئاشکرا. خۆ هەر ئەم جەژنەی دانەناوە 360 جەژنی دانابوو هەموو ڕۆژێک جەژنێکە بوو بۆی کەوا خەڵک بەوە مەشغوڵ بکە واز لە دین و دینداری بێنن. ئاستی ئەم پیاوە یەهودیە وەلای پیاوێک گەورە بووە کە مەجووسیە. ئەم کابرایە دروستی کردو و داهێناوە بۆ وازانن لە چوار مەزهەبەکەی ئاشتی لەو جۆرە هەیە. لە سەردەمی سەحابەی ئاشتی لەو جۆرە کراوە کەوت دەبێ ئاگادار بن موسڵمانەکان بزانن ئێوە دینی خۆتان لە شێ وەرەگرن. ئەوەی کە لە سەردەمی پێغەمبەرا دین بووە ئەوە دینە ئێمەش جێبەجێیەکەین و پیادەیەکەین و هەرەوە شەمێنێتەوە تا قیامەت. خۆ ئەگەر ئەوەی لەو سەردەمە دین نەبوو بێ نابێ بە دین با کێش ئیدعای بکە و خەڵکێکی زۆر شوێنی بکەوێ.